بەپێی بەڵگەنامەیەکی نوێ کە دەست NRT کەوتووە، تەنیا لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا 36 ملیۆن بەرمیل نەوت یێرەم دیار نییە و وەزارەتی سامانە سروشتەکانیش باسی داهاتەکەی نەکردووە کە دەکاتە نزیکەی ملیارێک و 200 ملیۆن دۆلار. داتاکانی وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم کە هەموو مانگی راپۆرتی مانگانە لەسەر ڕێژەیە ناردەکردن و داهاتی نەوت یێرەم بۆ ڕای گشتی بڵاو دەکاتەوە، جیاوازە لە چەند داتایەکی نێنی خودی سامانە سروشتەکان کە لە سەرچاوەیەکی تایبەتەوە دەست NRT کەوتووە. بەپێی ئەو بەڵگەنامەی کە دەست NRT کەوتووە، جیاوازیەکی زۆر لە ئاسیا ناردەکردنی نەوت یێرەم بۆ هەر مانگەی لەو دوو داتایی سامانە سروشتەکاندا بەدی دەکرێت کە تەنیا لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا ڕۆژانە زیاتر لە 200,000 بەرمیل نەوت دیار نییە. وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم لە راپۆرتی مانگانەیدا کە بۆ ڕای گشتی بڵاوی کردوتەوە ئاماژەی بۆ کردووە لە مانگی کانونی دووەمی ئەم ساڵدا ڕۆژانە 601,000 بەرمیل نەوتی بەرەمێناوە، بەڵام بەپێی ئەو بەڵگەنامانەی دەست NRT کەوتون، حکوومەت هێرم لە مانگی کانونی دووەمی ئەم ساڵدا 740,000 بەرمیل نەوتی لە ڕۆژێکدا بەرەمێناوە. هەروەها سامانە سروشتەکان دەڵێت لە مانگی شوباتی ئەم ساڵدا ڕۆژانە 350,000 بەرمیل نەوتی بەرەمێناوە، بەڵام بەپێی ئەو بەڵگەنامانەی کە دەست NRT کەوتون، لەو مانگەدا هەرێم ڕۆژانە 810,000 بەرمیل نەوتی بەرەمێناوە. بەپێی راپۆرتەکانی سامانە سروشتەکان بۆ ڕای گشتی لە مانگی ئازاری ئەم ساڵدا هەرێم ڕۆژانە 327,000 بەرمیل نەوتی بەرەمێناوە، بەڵام بەپێی بەڵگەنامەکانی NRT لەو مانگەدا هەرێم ڕۆژانە 600,000 بەرمیل نەوتی بەرەمێناوە. بەپێی راپۆرتەکانی سامانە سروشتەکان لە مانگی نیسانی ئەم ساڵدا هەرێم ڕۆژانە 511,000 بەرمیل نەوتی بەرەمێناوە، بەڵام بەپێی ئەو بەڵگانەی دەست NRT کەوتون، سامانە سروشتەکان لەو مانگەدا ڕۆژانە 600,000 بەرمیل نەوتی بەرەمێناوە. وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم لە راپۆرتی مانگانەیدا کە بۆ ڕای گشتی بڵاوی کردوتەوە ئاماژەی بۆ کردووە لە مانگی ئایاردا ڕۆژانە 513,000 بەرمیل نەوتیان بەرەمێناوە، بەڵام بەپێی بەڵگەکانی NRT ڕۆژانە 600,000 بەرمیل نەوت لەو مانگەدا بەرەمێنراوە. بەپێی راپۆرتەکانی سامانە سروشتەکان لە مانگی حوزەیرانی ئەم ساڵدا هەرێم ڕۆژانە 567,000 بەرمیل نەوتی بەرەمێناوە، بەڵام بەپێی ئەو بەڵگانەی کە دەست NRT کەوتون، لەو مانگەدا هەرێم 570,000 بەرمیل نەوتی بەرەمێناوە. کۆی گشتی نەوتی بەرەمێنراوی هەرێم بەپێی راپۆرتەکانی سامانە سروشتەکان کە بۆ ڕای گشتی بڵاوی کردوتەوە لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا دەکاتە 86 ملیۆن بەرمیل، بەڵام بەپێی بەڵگەنامەکانی NRT کۆی گشتی نەوتی بەرەمێنراوی هەرێم لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا دەکاتە 122 ملیۆن بەرمیل. بۆ پێش سامانە سروشتەکان لە راپۆرتی مانگانەیدا ئاماژەی بە بەرەمێنانی 36 ملیۆن بەرمیل نەوت نەکردووە. کۆی ئەو بڕاپارەی لە فرۆشتی نەوت یێرەم لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا دیار نەماوە دەکاتە ملیارێک و 200 ملیۆن دۆلار کە بەپێی سیستمی پاشەکەوتکردنی موچە بەشی موچەی 3 مانگی فەرمانبەرانی هەرێم دەکات. بەرەم ساڵح NRT